ملت ماشاء الله نجاه تركيا واوروبا بيجمان بيوندين تركيا ولاتين اوروبا بيوندي دجالك اراندا هنا بيوندين ابوري هنا كلتوري هنا سياسي هنا دا آلی جغرافیا دا بيجمان تركيا ولاتا كهري بباندورا جبركو آلیه آوه دکه و سر دریاس بی مارمر دریا رش ده همان دم دا کشورین اوروبا و افریقا و آسیا باورا گریده ده بره خب که جغرافیا ترکیه چقاز بباندوره که واتا او هفسن جاهزه یاد نوا پارلمانی کتی اوروپا وان روزان چه بود در انجام حال بجارتن وی پارلمانی گلو باندوری لسر پیوندین انقره و بروکسل هالبته بروکسل جبلی پایتخت بلژیکا پایتخت کتی اوروپا برس وداد کوچال اکادمیسیان جبش زانستین سیاسی زانین جهادیجله لدیاربکر gelmeye. Birisi Vedat em bibinin demata baş be evar baş kevata dışarıcı ve guhartına ke dramatikiya konkreti da nava parlamento eketi Avrupa'da yekem cara rastrav serdikevin kutu zanici avan bawari be globalizme be mafemirovanu azadiye vantıştandı be ve ke çapravan ne be kevata bandurya ve digel peywendin digel Türkiye ve çabe gelu biyate. Teşekkür ederim. زۆر سپاس ئێوارە باش لە ئێوە و لە سەرجەم کارمەندانی کوردستان 24 و بینەرانتان. بەڵێ بێگومان خۆتان دەزانن دوای هەڵبژاردننی پەرلەمانی ئەوروپا ئەنجامەکە پێمان دەڵێ کەوە ئەمە تەنیا کاریگەری بەسەر ئەوروپاوە نییە تەنانەت کاریگەری بەسەر تەواوی جیهانەوە هەیە و پەیوەندی بە کوردستان و تورکیاوە هەیە ئەمەش بێگومان ئەنجامی تایبەت بەخۆی دەبێت ئەگەر بە کورتی هەڵسەنگاندنی بۆ بکەم پێویستە بڵێم لە ئەوروپا بە تایبەتی لەبارەی قەیرانی پەنابەران و کۆچبەرانەوە ئەمە کاردانەوەیەکی هەبوو بەسەر کۆمەلگای ئەوروپا بە شێوەیەکی گشتی و پەرلەمانیش ئەمە کاریگەرێکی زۆری هەبووە بۆیە ئەوروپا ئێستا چووەتە نێو قۆناغی خۆداخستن واتە ئەمە دەبێتە هۆی ئەوەی کەوا پەیوەندیەکانی تورکیا و ئەوروپا کاریگەری نەرێنی بەسەر ئەو پەیوەندیانەوە دەبێت. ولی دیاره لدیاربکر گلکی گرمه ایرو هر حال لترکیه باکوری کردستانی جیبارانتی ولی برس وداد ایکش وان پرزگیرکن سرکه که ترکیه نبویه اندام ایکتی اوروپا چاره سر نکرنا پرسا کردان بویه کواتا باندوریاوی کی سرکتنا راسروان لپارلمانی اوروپا گلو و هر اف هستیاره لامبر ترکیه بمینه سر پرسا کردان Türkiye burada لێرەدا تورکیا بێگومان ئێستا نەخشەڕێگەیەکی بۆ خۆی داناوە و خۆی جیا کردوێتەوە لە ئەوروپا واتە تورکیا یان دەبێ پەیوەندیەکانی لەگەڵ ئەوروپا باش بکاتەوە یان بە شێوەیەکی پێچەوانە ڕووی خۆی بجێڕێ بۆ بریکس و هەموو ئەو ڕژێمانەی کەوا لە ئاسیاوە هەنواتە دوو ڕیانێک هەیە لە بەردەم تورکیادا یان ڕۆژ ئاوا یان ڕۆژهەڵات کۆبنەوەکانی ئەم دوایەی نێوان ئەردۆغان و ئۆزگر ئۆزەل بێگومان باس لەو دەکرێتەوە ئەمە جۆرێکە لە ئاسایی بوونەوە ئەمە بەشێکە لەو لیبرالیزمی کەوا هەیە دەبینرێت ئێستا تورکیا ناتوانێت بە شێوەیەکی ڕەها ڕووی خۆی بەرە و ئاسیا بجێڕێت ئەمەش لە کۆبنەوەکاندا بێگومان قسەی لەسەر کراوە پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ ئەوروپا بۆ بەرەو پێشبردننی ئەو پەیوەندیانە بێگومان سیاسەتی کوردیش ڕۆڵی هەیە واتە دەبێت تورکیا ڕیفۆرمێکی باش بکە چاکسازیەکی گشتگیر بکە لەم بارەیەوە بۆ ئەوی بەرەو پێش بچێت بۆ نمونە پێویستە دانانی قەیوم فراوان نەبێتەوە ئەم ڕێکارە بەکار نەهێنرێت ئەمەش دەبێتە هۆی ئەو زمینەیەکەوە ئێمە باسی دەکەین باوەڕم وایە تورکیا لە ئایندە لەبارەی سیاسەتی کوردەوە بەرەو ئاسایی بوونەوەیەک دەچێت بله ام بحثا و پرسید که اینها اردوغان به سردانه که فرمی لأوروپایه بله دو لإسپانیا بوم و ده چارچوب برسفدانا پرسه که سبارات صلاحاتی دمیرتاش و کاوالا هنه که تورا بو او تومت بار که راتا دمیرتاش بکشتن آساد کسان نهاجیک لإیطالیا بو بجداری کنه لجیحافت که آتا گلو تو نابینی ایدی ترکی جیل برانبروان
بریار و تفاهمایەکەتی ئەوروپا هەم بەرپرسا کوردان جددی نینە دە هەروەکە خوا بەدەبێت تونترژی بە öyle görünüyor. وا دیارە یەکێتی ئەوروپا یاخود کۆنسەی ئەوروپا لەبارەی کاڤالا و سەلاحەدین دەمیرتاش بێگومان بڕیارەکەی ئەوروپا بۆتە هۆی ئەوەی کەوا تورکیا نەتوانێت وەڵامی ئەم داواکاریە بداتەوە بە تایبەتی پەیوەندیەکانی نێوان تورکیا ئەوروپا لە ڕووی بازرگانیەوە کێشە نیە بەڵام تا ئێستا تورکیا ناتوانێت پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ئەوروپا بەلایەکەوە بنێت و بپسرێنێت بۆیە یەکێتی ئەوروپا فشارێکی گشتگیری هەیە لەبارەی دەمیرتاش و پرسی کورد و کاڤالا و هەموو ئەوانە بەسەر تورکیاوە هەیە بۆیە باوەڕم وایە یەکێتی ئەوروپا دەتوانێت وا بکات کەوا تورکیا لە بڕیارەکانی پاشگەز بێتەوە و ئێستاش چاوەڕێی ئەوەم کەوا هەنگاوێکی ئەرێنی بەڵێ هەژارێکم بێ پرسێ دکەم بهیڤیا سەرنجاتەوە ئەکادیمیسیانێک لە دیاربەکری وەربگرم ئەوروپا بێگومان ئەوروپا چارچوبێ دەسەڵاتە چەپاندا باوەری گلۆبالیزمێ جیهانگیریە مافێ مرۆڤان ئازادگی هەبوویە لێ ئەوێ نها di پەرلەمانی یەکێتی ئەوروپادا باڵا دەستن حتا gelek وڵاتên ئەوروپا bi dest xistinە tundrawin rastrawin bawerî bi behayên berî 100 salan yên yeketî Ewropa heye zêdetir berjevandiya xwe diparêzin kewata vêyekê jî gelo tu nabînî ev arasta digel Tirkiye peywendiyên wan bêne guhartin êdî zêdetir peywendiyên aborî qazancin hevbej bin Avrupa Parlamentosu seçimlerinde ortaya çıkan sonuçların ئەو ئەنجامێکەوە لە هەڵبژاردننی پەرلەمانی ئەوروپاوە بۆمان دەرکەوتووە پێمان دەڵێکەوە ئەمە کاریگەری بەسەر حزبی ئەوروپیەکان لەبارەی دیموکراسیەوە ناگۆڕێ ئەمە پەیوەندی بەمەوە نییە ئێمە لە ئەوروپا خۆتان دەزانن ئەوانەی کەوا دەرچوون لە ڕووی دیموکراسیشەوە باوەڕیان بە دیموکراسی هەیە و نەریتی دیموکراسیان هەیە واتە چەپڕە و یاخود هەر بابەتێکی دیکەکەەوە ئاماژەی پێدەدرێ ئەمە لە وڵاتانی ڕۆژهەڵاتەوە قسەی لەسەر دەکرێت واتە بە شێوەیەکی گشتی ئەو تابلۆیەکەوە لە ئەوروپا هاتووەتە ئاراوە لە ئەنجامی ترسی کۆچبەر و پەنابەرانە چونکە ئەوان وابیر دەکەنەوە کەوا ئەم کۆچبەرانە یاخود پەنابەرەکان دەبنە مەترسی بۆ سەر دیموکراسی بۆیە باوەڕم وایە کەلتوری دیموکراسی و بەها دیموکراسیەکان لە ژێر مەترسیدا نین واتە ئەمە ئەم ئەنجامە ناگەێنێت کەوا ئێستا شتێکی وا هەیە هەموو پارتەکانی ئەوروپا هەمویان دژی ڕژێمی ستەمکارانە دەوەستنەوە هەمویان هەوڵی پاراستنی دیموکراسی دەم بۆیە شارستانیەتی ئەوروپا ئەمە ئەم ئەنجامێکەوە دەرچووە دەتوانین بڵین ئەمە بەرگریکردنە لە خۆ واتە دەیانەوێ بەرگری لە خودی خۆیان بکەم بۆیە ئەنجامێکی وەها لە هەڵبژاردندا دەرچووە ئەو ڕژێمەیەکەوە ئێستا هەیە یاخود تورکیا کە لە ڕووی دیموکراسی و ئێستا کێشەی تێدایە بۆیە چاکسازیەکی گشتگیر دەبێت لە تورکیا بکرێتنەوەک لە ئەوروپا ولی برس وداد کوچال اکادیمیسیان لباش زانستین سیاسی زانینگاه دیجله لدیار بکر gelek spas evar baş